بینەرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەران خۆشحاڵین کە جارێکیکە لە هەفپەیڤینێکی نوێ لە دیدارێکی نوێ بە ئێوەی بەڕێز دەگەینەوە. دیداری ئەمڕۆمان دیدارێکی زۆر جیاواز لەوانەی پێشووتر و دیدارێکی یەکجار گرنگ لەگەڵ نوێنەرایەتی یاخود نوێنەری وڵاتێک کە پێشکەوتنی زۆر گەورەی لە مودەیەکی زۆر قیاسیە بەدەستهێناوە. ئێمە دیداری ئەمڕۆمان لەگەڵ زۆر بەڕێز ئەحمەد ئیبراهیم ظاهری کۆنسوڵی گشتی ئیماراتی عەرەبی یەکگرتووە کە لە هەولێرە. دیارە ئیمارات گرنگێکی یەکجار گەورەی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان، ئەوجا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و پەیوەندیکی دۆستانەی زۆر بەهێزی شەیە لە نێوان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئیماراتی عەرەبی یەکگرتوو و هەروەها ئیماراتی عەرەبیش بۆ خۆی جێگەی و شوێنێکی تایبەتی هەیە لە لای خەڵکی کوردستان. ئێمە ئەمڕۆ وەکو گوتم ئەم دیدارەمان لەگەڵ زۆر بەڕێز ئەحمەد ئیبراهیم ظاهری کۆنسوڵی گشتی ئیماراتی عەرەبی یەکگرتوو لە هەرێمی کوردستان. سعادەت الکۆنسوڵ ئەهلەن. بەڕێز جەنابی کۆنسوڵ سڵاوت لێبێ و سپاس بۆ ئەو دەرفەتەی با کوردستان 24تاندا بۆ سازکردنی ئەم هاوپەیڤینە تایبەت و ناوازە و گرنگە. وەکو دەزانن وڵاتی ئیمارات ڕۆڵێکی داهێنەرانەی لە سیاسەت و دیپلۆماسیەت و ئابووریدا هەیە، نەک تەنیا لە وڵاتانی کەندا و وڵاتانی عەرەبی بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەرانسەری جیهانیش. ئێوە پێگەیەکی تایبەتان لە دڵیگەلی کوردستاندا هەیە، هەروەها خاوەن پەیوەندیەکی بەهێز و گرنگن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان، بە تایبەت لەگەڵ بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. بەخێربێن و سپاس بۆ ئەم دیمان هەیە. یا ئەهلا وسهلا وەرحەب فیکم وفي قناة. سڵاو لە ئێوە و لە کەناڵە بەڕێزەکەشتان کوردستان 24. ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە نوێنەرایەتی دەوڵەتی ئیماراتی عەرەبی دەکەم لە هەرێمی کوردستانی عێراق. هەروەها دڵخۆشیشم بە ئاست و قەبارەی ئەو پەیوەندیە دووقۆڵیەی لە نێوانماندا هەیە کە وڵاتی ئیمارات و کۆماری عێراق بە تایبەتیش گەل و سەرکردەکانی هەرێمی کوردستان بەیەکەوە کۆ دەکاتەوە. ئەمڕۆ هەست بە شانازیەکی زۆر دەکەم کە پەیوەندێکی پێشکەوتوو لە ئاستێکی زۆر بەرز لە نێوانماندا هەیە. لەمەش گرنگتر خۆشەویستی گەلی هەرێمی کوردستانە بە وڵاتی ئیمارات بە گەل و سەرکردەکانیەوە. هەروە کاتێک لە هەرێمی کوردستان چاوم بە کورد دەکەوێ، هەست بەو خۆشەویستی ئەوان دەکەم و خۆشەویستێکی سروشتی و ڕاستەقینەیە. بە هەمان شێوە ئەو خۆشەویستیە ڕنگدانەوەی لەسەر وڵاتی ئیمارات هەیە و هەمان خۆشەویستی بۆ هەرێمی کوردستانیش هەیە و چەندین بەهای هاوبەش لە نێوانماندا هەن و پەیوەندێکی نایاب بەیەکەوە دەمان بەستێتەوە. ئەو پەیوەندیانە لەسەر بنەمایەکی بەهێزدا ڕێژراون و لە هەوڵەکانی بەڕێز فەخامەتی سەرۆک مەسعود بارزانیەوە دەستیان پێکردووە و لەلایەن توێژی گەنجانیشەوە بەردەوامی بەو پەیوەندیانە دراوە. هەڵبەتە سەردانە سەرکەوتوەکەی بەڕێز مەسرور بارزانی بۆ وڵاتی ئیمارات و دیمانە پڕبایەخەکانی لەگەڵ حاکمی میرنشینەکان، سەرۆکی دەوڵەت و جێگری سەرۆکی دەوڵەت و گەورە بەرپرسانی ئیمارات چ لە بستنسمان و کەسایەتی گشتیەکان بێ، هەمویان لەسەر بنەمای پەیوەندیکی بەهێز بوون و پەنا بە خوداش لە ئایندیکی نزیک و بەرهێنان لەو پەیوەندیانە دەکەین لە زۆرێک لە بوارە گەورە و جیاوازەکاندا، لە بواری وەبەرهێنان، بازرگانی و کشت و کاڵ و هەروەها گەنجان. ئەمڕۆ ئێمە دڵخۆشین و پەنا بە خودا لە کاتێکی نزیکدا لە ڕێگەی پەیوەندیەکانمان چەند ئەنجومەنێک بۆ گەنجان لە هەرێمی کوردستان بە پاڵپشتی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕادەگەیەنین. ئەمە لایەنێکە لە لایەنەکانی هاوکاری کە لە داهاتوودا لەگەڵ دەوڵەتی ئیمارات ڕێکەوتنێکی حکومی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتی ئیمارات لەو بوارەدا واژۆ دەکرێ و پەنا بە خودا لە داهاتوویەکی نزیکدا ڕنگدانەوەی ئەرێنی لەسەر بەهێزترکردنی پەیوەندیەکانمان لە هەموو هەنگاوەکان دەبینن. طيب شكرا جزيلا على باشا زۆر سپاس بۆ ئەو پێشەکیە و جارێکی دیکە بەخێر بیت. جەنابی کۆنسوڵ لە لوتکەی حکوومەتەکانی جیهانەوە دەست پێ دەکەم
وەک دەزانی لووتکەی حکوومەتەکانی جیهان بۆ ماوەی ساڵانێکی زۆرە لە دەوڵەتی ئیمارات دەبەسترێت و لە داهاتووشدا بەردەوام دەبێت. گرنگی گرێدانی ئەو لووتکەیە لە چیدایە؟ گرنگی ئەو لووتکەیە لەوەدایە کە ئەمڕۆ دەوڵەتی ئیمارات بۆتە سنتەرێک بۆ کۆکردنەوەی سەرکردەی حکوومەتەکان و شوێنی ئاڵوگۆڕی دید و بۆچوونەکان و شارەزایی و ئەزموونەکان. هەڵبەتە ئەمە لووتکەیەکی ساڵانەیە، مانای بەردەوامیدانە بە بەرەو پێشبردننی کاری حکوومەتەکان لە تەواوی وڵاتانی جیهان و ئاڵوگۆڕی ئەزموونەکان. چەندین پرسان ساڵانە نوێ ناکرێنەوە، بەڵکو ڕووداوی هەنووکەین. میوانداری وڵاتی ئیمارات بۆ لووتکەی کوب 28 بۆ وزەی نوێبوونەوە لە ماوەی ئەم ساڵدا گرنگی پێدانێکی گەورەی هەیە. وێ ڕایبوارەکانی داهێنان و زیرەکی دەستکرد. هەڵبەتە هەموو ئەم چالاکیانە لە لووتکەکەدا هەبوون. بەشداریکردنی سەرکردە باڵاکانی جیهان و هەروەها بەشداریکردنی فەخامەتی سەرۆک مەسرور بارزانی لە یەکێ لە پانێڵە تایبەتەکانی لووتکەکە بەڵگەی درێژە پێدانن لە ماوەی 2 ساڵی یەک لە دوای یەکدا. هەموو ئەمانە ڕنگدانەوەی لەسەر پێگەی ئەو کەسایەتیانە هەیە کە لە لووتکەکەدا بەشدار دەبن کە لەلایەن وڵاتی ئیماراتەوە میوانداری دەکرێت. ئێستاش ئیمارات یەکێکە لە وڵاتە هەرە دیارەکان لە بواری گرنگی پێدان بە نوێبوونەوە و بەرەو پێشبردننی تایبەت لە کاری حکومیدا لە جیهاندا. الخاص في العمل الحكومي في العالم. طيب بالنسبة لخليج باشە سەبارەت بە هەرێمی کوردستان هەروەک دەزانن یەکێک بوو لە بەشداربووانی حکوومەتەکانی جیهان لە ئیمارات. هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم چۆن دەتوانن سوود لە بەشداریکردن لەو جۆرە لووتکە و کۆبوونەوانەدا ببینێت؟ هەڵبەتە بەشداریکردنی کارای سەرکردەکانی هەرێمی کوردستان بەشداریکردنێکی بەردەوامە و بەشداریکردنی فەخامەتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لەو لووتکە ساڵانەیەدا لە وڵاتی ئیمارات بۆ ماوەی 2 ساڵ لەسەر یەک و پێشکەشکردنی گوتارێکی تایبەت لە لووتکەکەدا مانای پێگەیەکی سەرەکی بۆ سەرۆکی حکوومەتی هەرێم دەگەێنێ و ڕنگدانەوەی ئەرێنیە لەسەر قەبارەی پێگەکەی و ڕێزی گەورەی لە لای ڕێکخرانی لووتکەکە. بەشداریکردنی زۆر بەهێز بوو لە بوارە جیاوازەکان و بەشداریکردنی هەرێمی کوردستان لە لووتکەی حکوومەتەکان لە وڵاتی ئیمارات سوودی زۆری دەبێت. لێرەدا ئاڵوگۆڕی ئەزموونەکان هەیە، ئێستاش ڕنگدانەوە ئەرێنیەکانی دەبینین. ئەمڕۆ کەمکردنەوەی پشبەستن بە تەنیا بە داهاتی نەوت و غاز وەک تاکە سەرچاوە و پەنابردن بۆ هەمەجۆرکردنی ئابووری بووەتە ئاراستەیەکی جیهانی. ئێستا ئەزموونی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئیرادەیەکی ڕاستەقینەوە لەلایەن سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و سەرکردەکانی هەرێم لە میانی هەمەچەشنکردنی ئابووری و سەرچاوەکانی داهات لە ڕێگەی بەرهەمی ناوخۆیی کە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی هەیە بۆ داهاتوو بە ڕێژەی لە 140 پشت بە بەرهەمی کشتوکاڵی خۆماڵی ببەستێ. ئەمڕۆ وڵاتی ئیمارات بە چانسە کە بەشدارێکی سەرەکی بێت لە دۆسیەی ئیدارەدانی ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان. إدارة الملف الأمن الغذائي. طيب بەڕێز کونسۆڵ با قسە لەسەر پەیوەندیەکانی دەوڵەتی ئیماراتی یەکگرتووی عەرەبی لەگەڵ هەرێمی کوردستان بکەین. پرسیاری من ئەوەیە لەسەر چه بنەمایەک ئەو پەیوەندیانە داڕێژراون؟ ئایا پەیوەندی هاوبەشن، هاوپەیمانێتیە یانیش بەرژەوەندیە؟ مەصالح. طبعا القيم بێگومان بەهای هاوبەش و پەیوەندیە بەهێزەکانی وڵاتی ئیمارات لەگەڵ کۆماری عێراق و بە تایبەتیش لەگەڵ هەرێمی کوردستان لەسەر ئاستی گەل و سەرکردایەتی هەمویان کاریگەریان لەسەر ئاستی بەهێزی ئەو پەیوەندیانە هەیە. لە میانی سەردانە بەردەوامەکان ئێستا پەیوەندیەکان لە بەهێزترین چوارچێوەدان و دیمانەی بەردەوام لە نێوان سەرکردەکانی هەرێمی کوردستان لەلایەن فەخامەتی سەرۆک مەسعود بارزانی، فەخامەتی مەسرور بارزانی و سەرۆک نێچیروان بارزانی و سەردانیان بۆ ئیمارات و دیداریان لەگەڵ سەرکردە و بەرپرسە باڵاکانی ئیمارات، هەموو ئەمانە کاریگەریان لە برەودان و بەهێزترکردن و بەرەو پێشبردننی سەر لەبەری ئەو پەیوەندیانە هەیە.
ئەمڕۆ دەمانەوێت ڕنگدانەوە ئەرێنیەکانی ئەو پەیوەندیانە ببینین و وەبەرهێنانیان تێدا بکەین و لە ڕێگەی واژۆکردنی ڕێکەوتنێکی حکومی لە نێوان حکوومەتی یارمەتی کوردستان و حکوومەتی ئیمارات وەبەرهێنان لە چۆنیەتی بەرەو پێشبردننی پەیوەندی حکومیەکاندا بکەین بۆ سوودوەرگرتن لەو ڕێکەوتنە خوازرا و گەورەیە. هیوادارین لە کاتێکی نزیکدا ئەنجامەکانی ئەو ڕێکەوتنە ببینین. بابەتێکی دیکە چانسی ئەو پێگە گەورەی سەرکردەکانی یارمەتی کوردستان هەیەە ئەو ڕێزەی لەلایەن دەوڵەتی ئیماراتەوە هەیەە. خۆشەویستی گەلی ئیمارات بۆ هەرێمی کوردستان تەنیها هی ئەمڕۆ نییە، پێچەوانەکەشی ڕاستە و گەلی کوردستانیش خۆشەویستی بۆ گەل و دەوڵەتی ئیمارات هەیە. هەموو ئەمە لایەنەکانی چوارچێوەی ئەو پەیوەندیانە بەهێزتر دەکات. ئێستا دەبینین تەواوکاری لە دەواازەکانی ئابووریەوە سەرچاوە دەگرێواتە لە میانی پەیوەندی ئابوووریەکانەوە هەروەها پەیوەندی لە نێوان هەردوو گەلەوە هەیە. پەیوەندی نایابی سەرکردایەتی یارمەتی کوردستانە لەگەڵ سەرکردەکانی دەوڵەتی ئیمارات. هەموو ئەم هۆکارانە بە دڵنیاییەوە پەیوەندێکی بەهێزتر و نایابیان لێ بەرهەم دێ و پەنا بە خودا لە داهاتوودا لەگەڵ توێژی گەنج و نەوەی داهاتووی هەردوو وڵات ئەم پەیوەندیە بەهێزتریش دەبێت. إن شاء الله قادمة من خلال البلدين. خۆی یاربێ سعادة الكونسول بەڕێز جەنابی کۆنسڵ پرسیارێکی زۆر گرنگم هەیە سەبارەت بە ئێمە زۆر گرنگە هیوادارم زۆر بەڕاشکاوانە وەڵامم بدەیتەوە. وەک دەزانی ئەزمموی دەوڵەتی ئیمارات ئەزممونێکی سەرکەوتوو بێ هاوتایە لە جیهان نەک تەنیا لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە بەڵکو لە ڕووی ئابووریشەوە. پرسیارەکە ئەوەیە ئایا دەکرێت هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم معجزەیەکی لەو شێوەیە ئەنجام بدەن کە لە دووبەی کراوە؟ هەروەها چۆن دەوڵەتی ئیمارات یارمەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەدات بۆ ئەوەی ئەو معجزەیە بخڵکێنێت بە تایبەت لە ڕووی ئابووریەوە؟ متى ما توفرت هەر کاتێک قیادە و ئیرادە بەیەکەوە دەستەبەر بوون ئەو کات دڵنیا بەلەوەی کە هیوایەک بۆ سەرکەوتن و بەرەو پێشچوون لە زۆرێک لە بوارەکان دێتە ئاراوە. دەوڵەتی ئیمارات لە سەردەستی خوالێ خۆشبوو زاید بن سوڵتان بنیاد نراوە. شێخ زاید لە 2 دیسەمبەری ساڵی 1970 دەوڵەتی دامەزراند. بەردەوامبوونی تا ئەمڕۆ جەخت لە سەرکەوتنی بیرۆکە و ئیرادە و سەرکردایەتی دەکاتەوە کە تا ئێستاش دەوڵەتی ئیماراتی عەرەبی لەسەر ڕێبازی شێخ زاید بن سوڵتان بەردەوامە. هەروەها ئەو تەواوکاری و نوێکردنەوە و بەرەو پێشچوونە گەورەی هەیە کە وڵاتی ئیمارات لە میانی بیرۆکەیەکی سادەوە بووە کە سەرکردە و حاکمەکانی پێشووی ئیمارات باوەڕیان پێی هەبووە و حاکمەکانی ئێستاش لەسەری بەردەوامن لە بەرەو پێشچوونی خێرا و دیدگایان بۆ داهاتوو هەیە. ئەویش لە ڕێگای میکانیزم و چەند استراتیژێک کە پشت بە زانست و پێشکەوتن لە بواری فێرکردن، زیرەکی دەستکرد و ئابووری هاوچەرخ دەبەستن. من ئەمڕۆ هەموو ئەمانەوا دەبینم کە لە سەردەمی دامەزراندنی کۆماری عێراقەوە لە وڵاتەش هەبوون، بە تایبەت کە ئەمڕۆ لایەنێکی زۆر جیاواز و دەگمەن دەبینین و هەموو لایەک بەو ئەزمونە سەرسامە. ئەویش ئەزمموی هەرێمی کوردستانە. ئەمڕۆ پێشکەوتن و بەرەو پێشچوون ئاسایش و ئەو سەقامگیری تێدا دەبینین بۆتە خاڵی جیاکەرەوەی هەرێمی کوردستان. هۆکارەکەی بوونی سەرکردایەتێکی حەکیمانەیە کە ئیدارەی کاروبارەکە بەڕێوە دەبات. ئەمڕۆ بەڕاشکاوانە هەموو لایەک جەخت لەوە دەکەنەوە هەرێمی کوردستان گەیشتۆتە ئەو ئاستەی کە ئەمڕۆ بە دووبەی بەراورد بکرێ. پەنا بە خودا بۆ سبەی بە دەوڵەتێکی زۆر پێشکەوتوتر بەراورد دەکرێ. واتە ئەمڕۆ کە باسی هەرێمی کوردستان دەکەین بەوە جیا دەکرێتەوە کە خاوەن ئیرادەیەکی ڕاستەقینەیە. سەرکردایەتیەکەی دیدگایەکی تایبەتی بۆ ئایندە هەیە، خۆشەویستی بۆ گەلەکەی هەیە، بۆ پێشکەوتن و بەرەو پێشچوون لە بواری هەمەچەشنکردنی ئابووری تامەزرۆیە و لە میانەی تەکنیک و میکانیزمی نوێ گرنگی زیاتر بە بواری زانست و فێرکردن دەدات. بۆیە من دڵنیام بەبوونی ئەو هەموو کارە داهاتووی هەرێمی کوردستان لەو ڕۆوە زۆر نایاب دەبێ و بە باوەڕبوونی تەواوی سەرکردایەتی هەرێمی کوردستان و
تێڕوانینیان بۆ داهاتوو میکانیزمی کارکردن بۆ بەرەو پێشبردننی دامەزراوە حکومیەکان و هەمەجۆرکردنی ئابووری و وەبەرهێنان لەلایەنی مرۆییدا. طيب بەڕێز کونسڵ من دڵنیام لەوەی ئێوە بە چڕی چاودێری کار و ئەدا و دیدگای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن. ئێوە لە ئەداکەی پێشبینی چی دەکەن بۆ بەرەو پێشچوون نەک تەنیا لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە بەڵکو لە ڕووی ئابووریە من الناحیە الاقتصادیە؟ من پێشبینی ناکەم، بەڵکو ئەمڕۆ بینیم و شایەتی دەدەم و هەستم پێکرد کە پێشکەوتنێکی گەورە و بێپایان هەیە. ئەمڕۆ استراتیژیەتەکان بۆ کاری ڕاستەقینە گۆڕاون. هەڵبەتە بەرەو پێشچوون لە سەرجەم سێکتەرەکانی دەوڵەتدا هەیە، لە بواری کشت و کاڵ و بەرهێنانی کشت و کاڵی کە سپاس بۆ خوددا ئەمڕۆ لە ریزی پێشەوەیە. هەڵبەتە چەند ڕێکەوتنێکیش لە نێوان ئێمە و حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری دۆسیەی ئاسایشی خۆراک کراون. بێگومان دەوڵەتی ئیمارات چانسی هەیە کە وەک یەکەم وڵات لە دۆسیەی ئاسایشی خۆراک بوو بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان لە دۆسیەی بازرگانی واروە وەبەرهێنان و بەرەو پێشبردننی ئەو سێکتەرە لە داهاتوودا. هەموو ئەمانەش لە میانی سەردانەکانی دەرەوەی فەخامەتی سەرۆک مەسرور بارزانیەوە کراون. ئەو گرنگی زۆر بە براودان بە بواری وەبەرهێنان و وەبەرهێنانی بیانی و چۆنیەتی بەرەو پێشبردننی هەرێمی کوردستان دەدا. داهاتوویەکی گەورەی لە پێشە. من دڵنیام لەو دیدگایەی بەڕێز مەسرور بارزانی و سەرکردایەتی هەرێمی کوردستان بۆ ئایندەی وڵاتەکەیان هەیەە، دیدگایەکی ئایندەییە و وەرچەرخانێکی گەورە دروست دەکەن کە لەوانەیە زۆر لە ئەزمموی وڵاتی ئیماراتەوە نزیک بێت لە کەمکردنەوەی پشبەستن بە سەرچاوی نەوت و وزە و ڕووبکەنە ئابووری هەمەچەشن و پشبەستن بە چۆنیەتی وەبەرهێنان لە جیهان لە دۆستیەکانی ئاسایشی خۆراک و بازرگانی ئازاد لەگەڵ وڵاتاندا. باشە، سپاس بەڕێز کونسڵ. چۆن دەڕواننە هەرێمی کوردستان بە تایبەت دوای ئەو چاکسازیانەی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر دەستی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی داوە کوردستان؟ وەک پێشتر پێم گوتی ئاڵنگاریەکان دەرفەت دەڕەخسێنن، واتە دەستپێکی حکوومەت لەگەڵ قەیرانە جیهانیەکان دەستی پێکرد. لەوانەش کۆڕۆنا و داعش هەموو ئەو سەختیانەی لە سەرەتادا ڕوبەڕووی حکوومەت بوونەوە بۆ ئەوە گۆڕان کە چۆن وەبەرهێنان لە دۆخەکەدا بکرێ و چۆن بتواندرێت ئەنجامە نەرێنیەکان کەم بکرێنەوە، کە هەرچەندە ئەو ئەنجامانە جیهانی بوون و تەنیا لە هەرێمی کوردستان نەبوون و قەیرانێکی جیهانی بوو. بەڵام ئەمڕۆ ئەو سەختیانە بۆ دەرفەت گۆڕاون و ئەو وەبەرهێنانانە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا کراون. ئێمەش لە دەوڵەتی ئیمارات ئێستا نزیکەی 7 تا 8 هاوبەشیمان لەگەڵ هەرێمی کوردستان لە بوارە گەورەکاندا هەیە و لە هەندێک بواری نوێش کە ئەمڕۆ باسی کشت و کاڵ دەکەین کە لەوانەیە پێشتر هەرێمی کوردستان لە ڕێگەی بازرگانی لەگەڵ وڵاتانی دراوسەی وەک ئێران و تورکیا بوو بێت بە سەبەتەی خۆراک بۆ هەموو عێراق بەوەی کە پێگەیەکی استراتیژی هەیە. وێڕای ئەمەش ئەو خاکە بە پیتەی هەیەتی و بەرهەمە بێشمارەکەی لە بواری کشت و کاڵ لەوانەیە ڕەهەندێکی بچووکی هەبێت. کاتێک بینیمان فەخامەتی سەرۆک مەسرور بارزانی لەگەڵ یەکێک لە جوتیارەکان قسەی دەکرد، کاتێک باسی دۆخی بەرهەمی ترێکەی دەکرد. ئەو بیرۆکەیە بۆ ئەمڕۆ بۆ دەرفەتێک گۆڕاو ئەو ڕێکەوتنەی لە نێوان بەڕێز مەسرور بارزانی و وڵاتی ئیمارات کرا یەکەم بەرهەمی ئەو بابەتە بوو، بەوەی کە ئەو سەختیانەی ڕوبەڕووی جوتیارانی هەرێمی کوردستان دەبێتەوە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان لە وڵاتانی دراوسێ و وڵاتانی جیهانی گۆڕا. وەبەرهێنان لەو بوارە بە دڵنیاییەوە ئەنجامەکەی تا دێت چەندە ئەوەندە دەبێتەوە. نتائج أكيد راح تكون أضعاف
ما هو متوقع؟ بەڕێز کونسوڵ دەمەوێت ئەو پرسیارەت لێ بکەم وەک دەزانی ساڵی ڕابردوو دەستمان بە هەناردەکردنی بەشێک لە بەرهەمەکانمان کرد لە ناویشیان هەنار بۆ وڵاتانی کەنداو بە تایبەت بۆ ئیمارات. هەروەک بەڕێزت دەزانی کە هەناری هەرێمی کوردستان لە باشترین و نایابترین جۆرەکانی هەنارن لە جیهان. بە جۆرەی پێشبینیتان تا چه ئاستێک هەناردەکردنی ئەو بەرهەمە کشت و کاڵیانەی هەرێمی کوردستان بۆ وڵاتانی دراوسێ کەندا و جیهان دەبێتە هۆی کرانەوەی هەرێمی کوردستان بەڕووی جیهاندا. ئیقلیم کوردستان على العالم. طبيعة الحال المنتج بە شێوەیەکی سروشتی هەمیشە بەرهەم پێناسەی ئەو وڵاتەیە کە لێەوە هاوردە دەکرێت. من لە زۆرێک لە وڵاتان کارم کردووە، لەوانەش نیوزلاند بە هەنگوینی نیوزلاندی بەناوبانگە، واتە ئەمە پێگە جیهانیەکەیەتی و خاوەن پێگەیەکی تایبەتە لە بازاڕەکانی ئابووری. ئەمە وێڕای گۆشت و سێکتەرەکانی دیکە. ئەمڕۆ ئەو تایبەتمەندیەی هەرێمی کوردستان پێی دەناسرێتەوە بریتین لە هەنگوین و بەرهەمە کشت و کاڵیەکانی وەک هەنار، وەک ئەوەی جەنابەت فەرمووت. هەناری هەڵەبجە ئاماژەی زۆر گەورە هەڵدەگرێ و هەڵگری هێمای مێژووی ئەو ناوچەیە کە لێەوە بەرهەم دەهێنرێت. ڕنگدانەوەی لەسەر ئابووری هەرێمی کوردستان لە بازاڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە. مەبەستم ئەوەیە کە لەوانەیە وڵاتی ئیمارات ببێتە وێزگەیەک بۆ بازاڕی زۆر گەورەتر بۆ ئەو بەرهەمانەی هەرێمی کوردستان. دواتریش یەکەم پەیام و بەرهەمی یەکەم کە بۆ وڵاتانی کەندا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەناردەکرا هێمای پێگە مێژوویەکەی بۆ هەرێمی کوردستان لەگەڵ خۆیدا هەڵگرت بوو. ئەمڕۆ ئێمە باسی قەڵای هەولێر دەکەین کە لە کۆنترین قەڵاکانی جیهانە کە هەڵبەتە کورد مێژوویەکی زۆر گەورەی هەیە، لەوانەش سەلاحەدین کە خەڵکی ئەم هەرێمە تایبەتەیە. هەندێک سەرکردە هەن کە لەوانەیە لەلایەن هەندێک خەڵکەوە ئاشنا نەبن، بەڵام ئینتیمایان بۆ هەرێمی کوردستان هەیە. هەموو ئەم دەرفەتانە من دڵنیام لە میانەی ئەم حکوومەتەوە پەنا بە خوددا بۆ دەستکەوت دەگۆڕێن. هذه الفرص إلى إنجازات. باشە جەنابی کۆنسوڵ، گرنگترین شت کە سەرنجی ئێوەی ڕاکێشاوە کە من دڵنیام ئێوە لە هەرێمی کوردستان دەژین و پەیوەندیتان لەگەڵ گەل و سیاسەتمەدارانی کوردستان هەیە. چ شتێک سەرنجی ئێوەی ڕاکێشاوە بە تایبەت لە ڕووی ڕۆشنبیری و ئەو پێکەوەژیانەی لە هەرێمی کوردستان هەیە؟ وەک خۆی دەیڵێم، ئەمڕۆ خاڵی هاوبەشی گەورە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئیماراتدا هەن. هەروەها عێراق بەگشتی فرێپێکاتەی ئاینی و مەزەبی لێبوردەیی لە بەرزترین بەهاکانی مرۆڤایەتین. دەوڵەتی ئیمارات باوەڕی تەواوی بەو بابەتە هەیە و خاوەن پەیامێکی گەورەیە کە لەلایەن شێخ زاید دامەزرێنەری دەوڵەتی ئیماراتەوە داڕێژراوە و سەرکردایەتی ئێستای ئیمارات پەیڕەوی دەکا و لەو چوارچێوەیەشدا پەیامی خۆشەویستی ئاراستەی گەلانی جیهان دەکا. ئەو خاڵەی کە ئەمڕۆ هەرێمی کوردستان جیا دەکاتەوە بریتیە لە چۆنیەتی پێکەوە ژیان، وێڕایی پێکەوە ژیانی ئاینی، هەروەها چۆنیەتی میواندۆستی و ڕێزگرتن. ئەمڕۆژ کە لە چوارچێوەی پرۆژە مرۆییەکانی ئیماراتدا لەگەڵ ئاوارە و پەنابەران لە یەکەوە نزیکین، تێبینی ئەوەمان کردووە کە چۆن توانراوە ژمارەیەک پێکاتەی جیاواز لە کەمپەکان کۆبکاتەوە و هەموو جۆرە چاودێریکیان پێشکەش بکە. هاوکاری مرۆیی، پزیشکی، پێشکەشکردنی پشتیوانی بژێوی بۆ سەرجەم ئاوارە و پەنابەران کە هەرێمی کوردستان لە خۆی گرتوون. هەموو ئەمانە پەیامی مرۆڤایەتی هەڵدەگرن. لە میانەی یەکەم دیدارم لەگەڵ فەخامەتی مەسعود بارزانی بە تەواوەتی لەوە دڵنیا بوومەوە کە بەهای مرۆڤایەتی زۆر قوڵ لەو هەرێمەدا هەیە. پێکەوە ژیانی گەورە، خۆشەویستی بۆ بەرامبەر بەبێ لە بەرچاوگرتنیەوەی کە تۆ کێی و سربەچە ئاینێکی، خەڵکی چ وڵاتێکی. ئەمە تایبەتمەندیەکەیە دانیشتوانی کوردستان و هەرێمی کوردستانی پێجیا دەکرێتەوە لە زۆربەی پارێزگا و شارەکانی ئەو هەرێمە. من هەرگیز لە هەرێمی کوردستان هەستم بە غەریبی نەکردووە. ئەمەش بەڵگەی ئەوەیە کە من خۆشەویستیم بۆ ئەم گەلە مەزنە هەیە. زۆر بەخێر بیت جەنابی کۆنسوڵ. کوردستان وڵاتی ئێوەشە. دوایین پرسیار من نامەوێت زیاتر ماندوود بکەم.
دەمەوێت لەبارەی قەبارەی وەبەرهێنانی ئیماراتی لە هەرێمی کوردستان و قەبارەی وەبەرهێنانەکانی داهاتووی وڵاتەکەتان لێرە پرسیارت لێ بکەم. لە سەرەتا کە من وەک کەنسۆلی ئیمارات لە هەرێمی کوردستانی عێراق دەستنیشان کرام، تێبینیەوەم کرد کە لە بابەتی ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ هەرێمی کوردستان وڵاتی ئیمارات یەکەمە، واتە ئێمە لە پلەی یەکەمدا بووین. زۆربەی کۆمپانیاکان لە هەرێمی کوردستان لە دامەزراندنی وڵاتی ئیمارات بوون، بەڵام لەوانەیە خاوەنەکانیان لە وڵاتە جیاوازەکانی دیکە بن، لەوانەش عێراقیەکان. پێشتر کە وەبەرهێنانی ئیماراتی لە بواری دیاریکراودا بوون وەک بوارەکانی نەوت و غاز، لە ڕێگەی ئەو کۆمپانیایانەی هەنوو لە ساڵی 2007ەوە ئێمە یەکەم دەوڵەت بووین لە ڕێگەی کۆمپانیای داناغازی ئیماراتیەوە بۆ وەبەرهێنان لە ژمارەیەک سێکتەر بە تایبەت لە بوارەکانی نەوت و غاز. لە بواری گەشت و گوزاریش ئێمە زنجیرەیەک ئۆتێلمان هەیە، ئەوانیش ڕۆتاناو بە وڵاتی ئیمارات ناسراوە و پەنا بە خودا وەبەرهێنانی زیاتریشمان لەو بوارەدا لە تەواوی پارێزگاکان دەبێ. لە هەولێر و لە سلێمانیش 2 ئۆتێلمان کردووەتەوە. هەروەها لە بواری ئاسایشی خۆراک، کشت و کاڵ، بێگومان کۆمپانیایەکی ئیماراتی سەرەتای ساڵی ڕابردوو وەبەرهێنانی کردووە. حکوومەت هەموو پاڵپشتێکی کردوین. سپاسێکی تایبەت بۆ بەڕێز سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ پاڵپشتیەکانی. وەبەرهێنان ئیمارات بیکە یان هەر دەوڵەتێکی دیکە، بەویستی خوا بۆ هەرێمی کوردستان داهاتوویەکی باشی دەبێت. قەبارەی وەبەرهێنانەکان لە گۆشت، کەرتی کشت و کاڵ، لە بواری گەشتیاری و وزەی نوێ دەگاتە 50 ملیۆن. باشە، بەڕێز کۆنسۆڵ ئەحمەد ئیبراهیم زاهیری، سەرکۆنسۆڵی گشتی دەوڵەتی ئیماراتی یەکگرتوو، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و ئەنجامدانی ئەم چاوپێکەوتنە گرنگ و بەپێزە لەگەڵ کەناڵی کوردستان 24. زۆر سپاس. ئێوەش بەخێر بێت. بینەرانی بەڕێز، بەم جۆرە کۆتایی بە دیدار و هافەیفینی ئەم جارەمان دێدین کە دیدارێکی زۆر تایبەت بوو لەگەڵ زۆر بەڕێز ئەحمەد ئیبراهیم زاهیری، کۆنسۆلی گشتی ئیماراتی عەرەبی یەکگرتوو لە هەولێر. تا دیدارێکی تر و هافەیفینێکی نوێ، ئێوەش شاد و بەختەوەر.